ئەڵێ ژنێک ڕقەمێکی نوێی کڕی ویستی سوپرایزێ بۆ مێزەکەی بکات ڕۆیشتە مەتبەخ و تەلەفۆنێکی بۆ مێزەکەی کرد و دەنگی خۆی گۆڕی وتی سڵاو ژیانە مێزەکەشی وتی دواتر تەلەفۆنم بۆ بکە ئێستا مەیمونەکە لە مەتبەخەکەی باگوێی لێ نەبێت وڵی دەست خۆش وەستا سەربەست کەت نیناوەتەوە مە بیشتیت سوپرایزکە ئەما ویستی سپرایز بۆ مێزەکەی کە ئەمیش دەڵێ مەیمونەکە لە مەتبەخەکەی باگوێی لێ نەبێت دوایی بۆم کەرەوە یاخوا دەست و چاو خۆش بێوە لە جەژ نابی وەستا سەربەست ئەڵێ شێتێک هەبوو خەڵق شوێنی کەوتو بوو هاوارانەکرد پێیان لەەوە شێتە ئەوی ڕۆژێک گەیشتە تینی و هاوڕیایەوە و وتی بۆچی پێم دەڵێن شێت والله ئێستا بڵێن زەویێن بە شێتەکان بە شەرەفم بە 6 مانگیکە فۆرمەکەی بەرناکەوێت ئێوە هەموو خۆتانەکەن بە شێت ئێ باوکم بە شەرەف ڕازەکە توی والله بەس بڵێ ئەزایان بە حەزوستێن بە شێتەکان بە 6 مانگیکە فۆرمەکەی بەرناکەوێت یاخوا دەست خۆش بێ وەستا سەربەست کاکە هەمە شتێکی هەواڵێکی ڕاستی بەس وەک نوکتە وایە وەک نوکتە باشە ئەرێ ئەم هەواڵە ڕاستیە پۆلیسی شاری نەزەف گەنجێکی سەرخۆشیان دەستگیر کرد کە ڕۆژانە دەچۆ گۆڕستانێک و زۆرنای بۆ مرۆڤەکان لێ دەدا و هاواری دەکرد هەڵسن ڕۆژی قیامەتە بەسەرخۆشی شووە کاکە بەسەرخۆشی تۆ زۆرنای بوو لێ ئەڵێ دوو سێ شێت لە کنار ڕووبارێک وەستا بوون هەر هاوارەیانەکە بژی خولە وەڵی تر خەڵقیشیش لێوە ڕۆژ وتی کاکە ئێوە بێزەحمەت بۆچی هەر هاوارەکەم بژی خولە یەکی لە شێتەکان تۆزی عەقلی باشتر بوو وتی بە زەلامەکەی وتی ئەرێ کاکە ئینسانی احتیاجی بچێتە ژێر ئاوە چەند نامێنێتەوە ویشتی وەڵا لە 3 دقە زیاتر نامێنێتەوە هی ئێمە چۆن هاوار ناکەین خولەی ڕەفیقمان لە دوێنێ چۆتە ژێر ئاوەکە ناتۆتەوە دەرەوە هەر شایانەوەی پێی بڵێن بژی خولە یعنی خولەی داماویان خنکانووە خولەی داما خنکاوە ئەوان وەزان ئازایەتی کردو لە دوێنێ و نهاتۆتە دەرەوە لەناو ئاوەکەی و نهاتۆتە دەرەوەی زانیوە زۆر ئازایەتیە ئای ئەنجا کاکە با بچینە لای ئەم پاسە شێعرە ئیکۆمان هەبێ کاکە ئەگەر بوو نەژبوو کێشە هەیە مامە جەزا گیان وەستا سەربەز ئەڵە لە جیاتی گۆشتی قوربانی ئیکۆم بۆ ئینکەن ئەرە وەڵات بەڵێ ئەڵێ میوانم